خاوەنی جوانترین و بەناوبانگترین پێکەنین لە هەموو جیهان. یاومینگ یاریزانی باسکەیە و بەناوبانگترین پێکەنینی هەیە لە هەموو جیهان. جا چیرۆکی بوون بە یاریزانی باسکەکەشی شۆکت دەکات. با پێکەوە بزانین چیرۆکی یاومینگ چییە؟ یاومینگ بەناوبانگترین مۆدێلی پێکەنینە لە ئینتەرنێتدا. گومانی تێدا نییە کە زۆرینەی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان تووشی کۆمەڵە وێنەی کۆمیکی بوون یان لە کۆمنت و پایامەکانیاندا بەکارێن هێناوە. دەزانم زۆربەتان ئەم کەسە بە ناوی ئەو ناناسن، بەڵام با دڵنیاییەوە دەزانن بۆ ئەو لە وێنەی ڕاستەقینەی خۆیەوە ئێستا زۆرێک لە ئێمە ئەم کۆمێکەمان بەکارهێناوە بۆ دەربڕینی گاڵتەجاری خۆمان لە سۆشیال میدیا بەبێ ئەوەی چیرۆکەکەی بزانین. خاوەنی ئەم ڕوخسارە پێکەنی ناوی یاومینگە، یاریزانێکی تۆپی باسکەی چینیە و لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نیشتەجێ و لە 12 ئەیلولی ساڵی 1970 لەدایک بوو. زوو لەم وەرزشەدا دەرکەوتووە، ئەوەش باڵبژاردننی خۆی نەبووە، لە منداڵیەوە بەستەریدا سەپاوە ببێتە یاریزان بۆ یەنەی دەتوانی خەوی ئەوە ببینێت گەورە ببێت بە پزیشکی یاخود فڕۆکەوە. تاکە ڕێگە لە بەردەمیدا ئەوە بوو کە ببێتە پیشەگەر لە تۆپی باسکە. ڕەنگە بڵیت بۆ وەڵامەکەی ئەوەیە کە یاومینگ بەشێک بوو لە پرۆژەیەک بۆ حکوومەتی چین بۆ پەرەپێدانی وەردشوانان لە ڕێگەی چینەکانەوە، کە حکوومەتی چین هاوسەرگیریەکی لە نێوان بەناوبانگترین یاریزانی باسکە لە چین یاوهیان ڕێکخست کە باڵای 204 سانتیمەتر بوو لە ڤانگ فێندی، یەکێک بوو لە گەورەترین یاریزانی باسکە لە ئافرەتان لە چین کە درێژێکی گەیشتە 182 سانتیمەتر و دوای هاوسەرگیریەکان منداڵیان بوو کە یاومینگ بوو کە داهاتووی هەر لە دایک بوونەوە ڕوون بوو. حکوومەتی چین کاری کردبوو ئەوەی یاومینگ ببێتە یاریزانێکی پیشەگەری باسکە، ناچاری کرد مەشق و ڕاهێنان بکات و ئەو دەرمانانە بخوات کە بەشدارن لە زیادکردنی باڵا، هەروەها خواردنی هەندێک خۆراک بۆ زیادکردنی باڵا. لە تەمەنی هەرزەکاریدا یاومینگ گەیشتە 228 سانتیمەتر. دوایەوەی پەیوەندی کرد باخولی تۆپی پێی باسکە، پیشەگەرەکانی ئەمریکا و زۆری نەخایاند. ئەستێرەکەی سەری هەڵدا و بوو با یەکێک لە یاریزانە بەناوبانگەکانی مێژووی ئەم یاریە. جگالەوەی چوارەم بەرزترین یاریزانی ئەم وەرزشە بوو لە مێژوودا. هەروە لە ساڵی 2011 دوای دووبارە پێکانەکانی لە یاریکردن وازی لە یاریکردنێنە. وێنەی یاومینگ لەگەڵ کاریکاتێرەکەی چیرۆکی ڕوخساری پێکەنی ناوی یاومینگ دەگەڕێتەوە بۆ ساڵی 2009 کاتێک لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بووە بە شێوەیەکی هیستری دەستی بە پێکەنی کردووە، لەوێش کامیرەکان وێنەی ڕوخساری پێکەنی ناویان گرتووە. پاشان یەکێک لە وێنە کێشەکان وێنەی ئەو ڕوخسارە پێکەنی ناویەی گرتووە بۆ کارتۆنێک. اینجا لە ئینتەرنێتدا با شێوەیەکی بەرفراون بڵاو بووە. یاومینگ لەوە تووڕە نەبوو، بەڵکو زۆرش دڵخۆش بوو کە ئێستا دەموچاوی یاومینگ لە هەموو جیهاندا ناسراوە.